عراق کە بە شاهدی شیعەکان و لە زاری ئایەتوڵڵای باڵا عەلی سیستانی کە بە سەمامی ئەمان ناوی سەرۆک مام جەلالەباد عێراق لە ئارامی تەواوە بوو. زۆربەی شار و شارۆچکەکانی عێراق و هەرێمی کوردستان لە ئارامی تەواوە بوون. ئێمە گەر ئەم بابەتە لە کەرکووکدا تەماشا بکەین، هەمیشە کەرکووک لە چاوی سەرۆک مام جەلالەوە شارێکی فرەنەتەوە و فرەپێکاتە و پاراستنی ڕەسەنایەتی پێکاتەکان بۆ لەو شارەدا و هەمیشە سەرۆک مام جەلال چەتری کۆکەرەوەی سەرجەم پێکاتە جیاوازەکان بووە لە شاری کەرکووک و پشگیری یەک بەیەکی نەتەوە و پێکاتە جیاوازەکانی کردووە لە پێش کورد عەرەب و تورکمان. بۆیە سەردەمانی دەسەڵاتدارێتی و حکومڕانی سەرۆک مام جەلال لە عێراقدا لە نێویشیاندا کەرکووک بە دیاریکراوە گەر ئێمە وەکو سەمپڵێک وەری بگرین، ینی هەمیشە ئارام بووە و تەبایی لە نێوان پێکاتەکانە هەبووە و خزمەتگوزاری باش و فراوان لە شارەکەدا بەرجەستە کراوە بۆ هەموو پێکاتەکان بەبێ جیاوازی. چۆن نەتوانین بگەڕێنەوە ئەو ڕێچکە و ڕێبازی سەرۆک مام جەلال کە لە عێراق و لە کەرکووک بەبێ جیاوازی پەیڕەویە کرد بۆ پێکاتەکان. ئێستا لایەنە سیاسی کوردستانەکان لە کەرکووک چۆن نەتوانن ئەم ڕێبازی سەرۆک مام جەلال جارێکی دیکە تۆخ بکەنەوە لە پێناو ئاشتەوایی و تەبایی و بەرقەرارکردنی خزمەتگوزاریشی بەرفراوان بۆ هەموو نەتەوە پێکاتە جیاوازەکان لە شاری کەرکووک، چۆن ئەتوانن بە هەستێکی نەتەوەی و نیشتیمانیانە پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتر ڕێک بخەنەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز کاک ڕەوەند مەلا مەحموود، ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری کەرکووک میوانی پانۆرامایە. کاک ڕەوەند سڵاوت لێبێ. ئەمێ جارێ لە ساڵیادی بوون بە سەرۆک کۆماری عێراق کە سەرۆک مام جەلال 20 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ئەبێتە یەکەم سەرۆکی هەڵبژێرراو لە پرۆسەیەکی دیموکراسی بۆ عێراق و عێراقیەکان بەبێ جیاوازی پەیامی خۆت بگەێنی. فەرموو. سڵاو ڕێز بۆ بەڕێزتان، بۆ بیسەرانتان، بۆ بینەرانتان. سڵاو لە ڕۆحی پاشی مام، سڵاو لە ڕۆحی پاچی بەرزەفڕی مام و مام ئەو پیاوە گەورەی کە توانی کورد بە دنیا بناسێنێ و توانی هەموو گەلانی عێراق لە ژێر چەتری ئەوە بە تەبایی بژێن و لە هەمان کاتە مام کەسێکە ڕەنگ بێ بە بەرنمەیەکی وایە خود بە چەند بەرنمەیەک نەتواندرێ وەسفی بکرێت، چونکە لە عەسری ماما خێر و بەرەکەت بەسەر کۆمەڵانی خەڵکی عێراق و ناوچەکەیە ڕژا بوو. لە هەموو ڕوویەکەوە خەڵک ژیانی باش بوو، گوزەران باش بوو، بەرقەراری ئاسایش لە نێوان هەموو نەتەوەکانە زۆر باش بوو. گەلانی عێراق ئەو کاتە زۆر بە ئاشتەوایی پێکەوە ئەژیان. ماڵەکەی مام جەلال کۆکەرەوەی هەموو پێکاتەکان بوو. ئەمە وەسفی مام جەلالە لە زاری هەموو ئەوانەی کە لەگەڵ مام جەلال ژیاون و ئێمە بە عەمەلی لە ناو بابەتەکەیە بووینە. و ئەگەر بێمە سەر کەرکووک و کەرکووک بۆ مام جەلال لە پرۆسەی ڕزگاری عێراق لە سێم ڕۆژی پرۆسەی ڕزگاری عێراق لە شاری کەرکووک بوو و لە بینایی پارێزگار کۆبوونەوەی لەگەڵ هەموو نەتەوەکانە کرد و پاشان هەموو نەتەوەکانی دڵنیا کردەوە کە لەوەی ئاشتی ئارامی ئازادی بۆ هەموو دانیشتوانەکە بەرقەرارە بێ و مام جەلال توانی ئیقناعی هەموو نەتەوەکان بکە، هەمویان لەسەر مێزێک کۆ بکاتەوە و لە کاتی مام جەلالە هەموو نەتەوەکان لەگەڵ یەکتری تەبابوون و ئەوانەی کە تونڕەوی مەسەویشیان هەبوو لە کاتی مام جەلالە نەرمیان ئەنواند ئەیانتوانی لەگەڵ یەکتریا باش هەڵبکەن و ئەشبینین لە عەسری مام جەلالە ژیان گوزەران لە عێراق ئەوەندەچ بۆ پێشەوە هەموو تاچێکی ئەم نیشتیمانە بە ئازادی بەخۆشی ئەژیا. ئەو وڵاتەی کوردستانیش کە ئێستا ئەو حکومڕانیەتیایە لە عەسری مام جەلالە بوو بۆ کوردستانە. لەو کاتەدا ئاشتی ئارامی ئازادی ژیان بەرجەستە بوو و ئەتوانم بڵێم خۆشترین کات ئەو کاتانە بوو کە مام سەرۆک کۆماری عێراق بوو، کە مام ئەیتوانی ئیدارەی هەموو عێراقیەکان وەکو یەکتری بدا و ژیان و گوزەران بۆ هەموو تاچێک فراهم بکات. وڵات لەسەر بابەتی کەرکووک ینی بە حەقەت بۆ سەرۆک مام جەلال لە ڕابردوودا ینی کەرکووک زۆر هەستیار بوو، هەمیشە وەسفی ینی ڕەوشی کەرکووشی وەها کرد ئەی وەکو ینی نەشتەرگەریەکی مێشک وایە ئەوەندە وردە، یعنی بێ زۆر بە وردی و زۆر بە وریایی و زۆر بە نەرمی و ناسکی مامەڵە لەگەڵ دۆخ و ڕەوشی کەرکووکدا بکەیت.
لە دوای سەرۆک مام جەلال بینیمان ڕەوشی هەموو عێراق تێکچوو کاگڕۆن ینی بە کەرکووکیشەوە. باش ئێستا ئێمە سەرکردە سیاسیەکانمان لایەنە سیاسیەکان چۆن نەتوانن ئەو ڕێچکە و ڕێبازی سەرۆک مام جەلال زیندوو بکەنەوە لە مامەڵەکردن بە تایبەتی لە شارێکی وەکو کەرکووک ئێستا سوپاس بۆ خوا ئەین دوای ئەوەی کە پارێزگارەکەی کووردە و لە کوردی ژەشێتی نیشتیبانی کوردستانە تا ڕادەیەک توانراوە ئارامیەکی نیسپی بگەڕێتەوە بۆ شارەکە خزمەتگوزاریەکی باشتر پێشکەش بکرێ. چۆن نەتوانێت بەردەوامی بدرێت بەو ڕێبازی مام جەلال بە تایبەتی لە کەرکووکە کاگڕەوە؟ خۆی ئەبێ شتێکێ لە بیری نەکەین ئەویش ئەوەیە مام هەمیشە ئەو کاتەی کە لە بەغا سەرۆک کۆمار بوو هەموو کات کە بەهاتایەتەوە بەرەو کوردستان لە کەرکووک لای ئەدا لە کەرکووک ئەمایەوە و لە کەرکووک هەموو پێکاتەکانی ئەبینی هەموو مەسوولەکانی خۆشی ئەبینی لێرە نەسیحەتی هەموو مەسوولەکانێکت کە چۆن تەسەڕف بکەن لەگەڵ نەتەوەکانی دیکەیە و لە هەمان کاتیشا دەستی کراوە بوو بۆ شارەکە هەرچی پێداویستی نەتەوەکانی دیکەشە بوو لێرە جێبەجێ کرد وەجبە هەموو چین و تۆژەکانی کۆمەلگای ئەبینی ئەمانە وای کرد مام جەلال لە کەرکووک قوتابخانەیەکدا بمەزرێنێ ئەو قوتابخانەی تەبایی بوو تۆزانی ئێمە لە دوای وەفاتی مام جەلال تووشی کێشەی زۆر قورس بووین هەر لە شەڕی داعش هەر لە داگیرکردنی کەرکووک و هەروەها بەشێکی زۆری کورد ئەو کاتە تۆ ئەزانی هەندێک لە حیزبە سیاسەکان تانە و تعلیقیان لە خەڵکی کەرکووکەدا کە کەرکووک شارەکەی خۆی بەجێ ناهێشت و لێرە ئەمایەوە ئێمە ئەو قوتابخانەی مام جەلال بوو وای لێکردین هەم مقاومە بکەین بمێنینەوە و لەگەڵ میلەتەکەی خۆمان نابین و بچینە مەیدانی هەڵبژاردنەوە بە پرۆسەی دیموکراتی بتوانین دەستکەوتەکانی میلەتەکەمان بپارێزین و بتوانین ئستحقاقی انتخابی بەدەست بێنین ئەوەی کە بینیتان ئێستا ئێمە کۆمەڵێ وەزیرمان هەیە لە بەغاوە توانیمانە لە ناو شاری کەرکووک میلەتەکەمان چاوکراوە بێ و ئێوە ئەبینین لە کۆتا هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە توانیمان بەسەری بەرزەوە لێ دەربچین و توانیمان پارێزگارێکی کورد بۆ شارەکە دیاری بکەین دیارە ئەو پارێزگارش لە هەمان قوتابخانەیە بۆیە ئەبینین ئاشتی ئاوەدانی ژیانی خۆش ئێستا لە شاری کەرکووکەیە و لە کەرکووکە ئەبینین هەموو حیزب و لایەنە سیاسیەکان ئازادن دێن بارەگاکانیان دانن بارەگاکانیان ئەکەنەوە بۆیە جێگەی خۆیەتی شانازی بکەین بە ڕێبازی مام جەلالەوە شانازی بکەین بە قوتابخانەکەی مام جەلالەوە. کردنەوەی بارەگاکانی ینی لایەنە سیاسیەکان لە کەرکووک لە سەردەمی وەکو جەناب دامەژت پێدا لە سەردەمی سەرۆک مام جەلالدا هەموو لایەنە سیاسیەکان بە عەرەب و کورد و تورکمانەوە لێ بوونیانە بوو بارەگای خۆیانە بوو پارێزراو بوون و تەبایی و ئاشتەواییشە بوو لە نێوانیاندا و هەمیشە وەکو جەنابیش دامەژت پێدا کاکڕەوەند ینی کاتێک کە سەرۆک مام جەلال پێش گەڕانەوەی بۆ سلەیمانی کە لە بەغاوە هاتەوە ڕاستەوخۆ هاتە کەرکووک و لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کۆ بوو باشە لە ئێستادا بۆ نمونە لایەنە سیاسی کوردیەکان بە دیاریکراوی وەربگرین لە کەرکووکە ینی خۆ چەند لایەنێکی سیاسی دیاریکراو هەیە خۆ بە پەنجەکانی دەزەژمێرێن پەیوەندیەکانتان چۆنە لەسەر ئاسی باڵا بە تایبەتی یەکێتی و پارتی کە زۆر گرنگی ئەو پەیوەندیتان باش بێ لە کەرکووک ینی بە حەقەت بە بێ پرس و ڕاوێژ بە یەکتری ئەگەر دایمە ئەم پرس و ڕاوێژە بێ لە نێوانتانە ئەنجا کۆمەڵی هەنگاوی گرنگەیە لە کەرکووک بینێن ئەم بابەتە هەیە پرس و ڕاوێژ هەیە لە نێوانتانە پەیوەندیشی باشتان هەیە دوای گەڕانەوەی بارەگاکانی پارتی ژێسە لەوێ ئێوەم هەڵوێستانە چۆن نەبینن بە حەقەت کاگڕۆن؟ پێم خۆش بوو شتێکت بۆ ڕاستکەمەوە حیزبە کوردستانیەکان لە کەرکووک 13 حیزبی کوردستانی هەیە زۆر حیزبی عەرەبی هەیە بەڵێ تقریبا 11 حیزبی تورکمانی هەیە و چەند حیزب و چەند کەنیسەیەکی ئاشوریش هەیە لە کەرکووک ئەتوانم بڵێم وادی لە حزابە حیزبی زۆر لێیە بەنسبەت کوردەوە ئێمە لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان پەیوەندی تونند و تۆڵمانەیە پەیوەندی زۆر باشمانەیە لەگەڵ عەرەبەکان لەگەڵ تورکمانەکان ئێوە بە پێش چاوی ئێوە قەت کێشەیەکی ئەوتۆ ڕووی نەداوە چکە ئێمە باوەڕمان وایە لەم شارە هەمومان کۆمەڵێنەتەوە بێکەوە ژین پرسیارت لەسەر هەواڵانی پارتی بۆ هەواڵانی پارتی خۆ دەزانی ساڵانێکی زۆر ئەوەی کە دوێنێ پێری خۆیان قسەیان لەسەرکرد نزگەی 8 ساڵ بایکۆتی کەرکووچیان کرد بەڵام لە عەسری کاگڕێوارتەها توانیان بێنەوە بارەگاکانی خۆیان وەربگرنەوە و ئێستا لە کەرکووک ئەوانیش ممارەسەی سیاسەتی خۆیانەکەن و ئێمە دەستخۆشی لە هەر کەسێکەکەین کە نیەتێکی باشیە بێت لە کەرکووک لە پاڵ بابەتە سیاسەکانە بابەتی نەتەوەی نیشتیمانی ڕەچاو بکە و هەوڵ بدا نێوان ڕیزەکانی کورد یەکپارچە بکە ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو هەنگاوانە ئەەکەین
و بە ئومێدین لە داهاتووشا ئێمە بتوانین بەو یەکدەسیە خزمەتی خاک و نیشتیمانەکەمان بکەین و هەروە حورمەتی نەتەوەکانی دیکەش بگرین. لە ئێستاە کەرکووک ئارامە و زۆر سوپاسی جەنابی پارێزگاری شەکەین. دوێنێ ناپێرێ حیزبێکی تورکمانیش کە کاک عرفان کەرکووچێ تورکمان ئیلی ئەوانی شاتن بارەگای خۆیان لە شاری کەرکووکا کردەوە. من جاریشکە دەستخۆشییان لێکم بە ئومێدم ئێرە بێتە لانکەی هەموو حیزبە سیاسەکان بۆ ئەوەی هەمووی پێکەوە بتوانێت کاری سیاسی خۆی بکە و ئارامی شارەکە بپارێزن. لە ئێستاە پەیوەندیەکانمان هەموو پەیوەندی باشن و ئەو تەبایی کە هەیە لە نێوانمان ئێوە لە ئاگری نەورۆزی ئەم ساڵی شابینیتان میلەتەکەمان گشتی بەخۆشیەوە ئاگری نەورۆزیان لەسەر قەڵای کەرکووک کردەوە. وڵای خاڵێکی گرنگە بەڕاستی تەبایی نێوان بە تایبەتی لایەنە سیاسی کوردستانەکان و لە نووشیاندا یعنیشیتی پارتی کە لارێمی کوردستان ئەو کۆدەنگژێ هەبێت لە نێوان هەردوولادا یعنی ئەمە باشە ڕنگ بداتەوە بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و مادەی 140 بە حەقەت بە تایبەتی کەرکووک و لە سەردەمانی سەرۆکمام جەلالدا و جەنابەت دەزانیت هەمووشمان شایەدیەوە دین کە هەمیشە کورد لەو ناوچانە ینی کاتێکە بە یەک لیست داوەزیوە ژمارەیەکی زۆر و ڕێژەیەکی باش کورسی هێناوە بە تایبەتی لە کەرکووک لە ساڵانی دەسەڵاتی سەرۆکمام جەلال و کاتێکە و سەرۆک کۆمار بوو ینی کە یەکێتی و پارتی بە یەک لیست دابەزین یعنی زۆربەی جومگە سەرەکیەکان بەدەستی کوردەوە و بەدەستی یەکێتی و پارتیەوە بوو و ئێستاش کە حکومڕانیەکە کوردیە و پارێزگارەکە کوردە و لە یەشێتیە ینی ئێوەکو یەشێتی دەخوازن ئێستا کاتێک کە پارتیش دەگەڕێتەوە یەکدەست و پشت ینی ئەستور بن بەوانیش کە حکومڕانیشی پتەوتر لە کەرکووک بۆ کورد بچەسپێنن لێشەوە ئەنجا بۆ هەموو پێکاتەکان چاوەڕێ ئەوەکەن و داواشیان لەکەن کە بە تایبەتی بگەڕێنەوە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە چکە دوو ئەندامیان هەیە پێم وابێ پارتی لەوێ بە گەڕانەوەیان تاڵن هەندێک لە باڵانسەکە گۆڕێ بۆ کورد وایە نەکاگڕەوەت بە تاچیت خۆگەر کوردیش خۆی یەک بخا یەک پارچە بێ بۆ ئەو نیە بۆ جانیز نەتەوە یەک بێ بۆ خزمەتگوزاری زیاتر بێ بۆیە بەجددی ئێمە پێمان خۆشە هەواڵانی پارتی وەکو هاتوونەتەوە ئەڵێن ئێمە دێنەوە ممارەسەی کاری سیاسی خۆمانەکەین لە کەرکووک بەخێر بێنەوە بەڵام باشتر وایە بیر لەوەش بکەنەوە کە ئەوان کوردن سەردەمانی ڕنگ بێ ڕێگیان نەدابێ بارەگاکانیان لە سەردەستی پارێزگارێکی کورد بارەگاکانیان بە ئازادی ئەکەنەوە سەرکردە سیاسەکانیان هاتچۆی کەرکووککەن لێرە ئەژێن و ئەمە خۆی لە خۆیان دەرگایەکە بۆ ئەوەی دیالۆگ بەردەوام بێ و واز لەو معارزەیە بێنن کە ئێستا لە شاری کەرکووکە ئیکەن بەرامبەر بە پارێزگار و لەگەڵ هەندێک خەڵکی دیکە دەستێکەڵا وکەن پێم وایە ئەوە بۆ سەرخستنی میلەتەکە نابێ و لە داهاتووە میلەتەکەمان زەرەری تیاکە بۆیە من داوا ئەەکەم کە ئەوانیش واز لەو بیرکردنەوەی بێنن بیرکردنەوەکەیان وابێ هەمومان بەیەکەوە چکە من ئەمڕۆ جۆم لە یەکێک لە ئەندامانی ئەنجومەنیان بۆ ئەڵێ ئێمە لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەوێ هەین بەڵام بەشداری کۆبوونەوەکان ناکەین من پێم خۆشە واز لەو بایکۆتە بێنن و بچن بەشداری بکەن بچن هەماهەنگ بن بچن لە پرۆژەکان بەشداری بکەن بۆ ئەوی خەڵکی کەرکووک بتوانێ لە ئاستی لەسەر دەستی ئەوان و ئێمەش و لایەنەکانیشا خۆشگوزەرانی بەدەست بێنێ من داوایان لێ یەکەم ئەم کارە بکەن ئەم کارە بۆ کەرکووک کارێکی باشە وڵی بەدڵنیایەوە ینی خۆتۆ کوور دەگەر یەکگرتوو بێ لەوێ بە یەکێتی و پارتی و هەموو لایەنە سیاسانی کە جەناب دامەژت پێدا کە بە یەکێتی و پارتیەوە چواردە لایەنی سیاسین خۆتۆ دوو ڕۆژیکە ینی هەر لەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی عراق ئەنجومەنی نوێنەرانی عراق خۆتۆ گەر هیچ نەبێت لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوو لەسەر زاری سەرۆک باوەڵجەرا تاڵەبانی داوا کرا کە ینی بۆ نمونە داوای لە پارتی کرد ئەمانەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بە یەک لیست زەو ناوچانە بەشدار بین لێسەوە گەرم هەنگاوانە بنرێت بە حەقەت یەکێتی و پارتی ینی ڕوویشی گەشی نەتەوەی و نیشتیمانی و کوردستانیانە پیشانێن و ئەیسەلمێنەوە کە کەرکووک و ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستان بەڕاستی کوردستانین ئەم هەنگاوانە ئەبینن لە داهاتوە بۆ کەرکووک بە یەک لیستی بۆ یەکێتی و پارتی لەوێ کاگڕەوەن وڵا لە ڕاستی ئێمە هەر لە کەرکووک بووینە خۆ کەرکووکمان بەجێ نێشتووە ئێمە تەسحیەکانی میلەتەکەی خۆشمان بینی لەسەر بارەگایەک چەند کوڕی کورد لە کەرکووک شەهید بوو و ئێستاژە بینین خەڵک سواری لاندکرۆزەرەکەی بێ لەبەرەوەی پارێزگارێکی کوردە دێت بە ئازادی خۆی بارەگاکەی خۆیەکاتەوە حەق ئەمە تەقدیر بکرێ ئەمە وای لێ بکرێ کە هەمومان وابیر بکەینەوە هەمومان تەقدیری ئەم زروفە بکەین هەمومان لەگەڵ ئەم زروفەیە بین و ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە ئەزانن لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمیشەوە هەمیشە هەوڵمان داوە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان من چەندین جار لەم تەلەڤیزۆنەی ئێوە بە پەیاممان ناردووە بۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان
کە ئامادەین هەمومان پێکەوە لەژێر یەک ناونیشانە پێکەوە بچینە مەیدانی انتخابات. بەڵام بەداخەوە ئەوە سەری نەگرتووە، ڕەنگ بێ هەندێکی بە پلانیش سەری نەگرت بێ. بۆیە لە ئێستاشە ئێمە باوەڕمان وایە میلەتەکەمان چاوەڕوانی هیمەتی ئێمەکە، چاوەڕوانی هیمەتی نەتەوەکەی خۆیەتی و لێرە پێت خۆش بێ پێت ناخۆش بێ هەموو نەتەوەیەک ئەسپی خۆی تاوەدا نوێنەرایەتی خۆی بسەلمێنێ، ئستحقاقی انتخابی خۆی بەدەست بێنێ بۆی سبێنێ لە پلە و پۆست و لە هەموو ئیداری شاری کەرکووکە هەماهەنگ و مشارک بێ. و ئەمانە مەبدەئی یەکێتی نیشتیمانی کورسانە. ئێمە وەکو مەبدە باوەڕمان بە یەک لیستی هەیە، وەکو مەبدە باوەڕمان بەوەیە کە نەتەوەکەمان بەیەکەوە بێ، وەکو مەبدەئیش تەسحێشمان بۆ ئەم بابەتە داوە کە لە ئێستاشە ئامادەین هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنەکان بکەین. بەڵام پێم خۆشە ئەو لایەنانەی کە چوونەتە شوێنێکی بەرز و لەسەر ئەم بابەتە نان نەخوارەوە هەموو جارێ وەرەقەیەکی زەخت تەقدیمەکەن، واز لە وەرەقەی زەخت بێنن باشتر وایە بیر لەوە بکەنەوە تەبایی یەکڕیزی لە نێوان میلەتەکەمانە هەبێ. گرنگەوە بەڕاستی لە ماوەکانی ڕابردوو ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەی کە وەکو جەنابتەڵێ ئێوە بەجێتان نێشتەوە لە کەرکووکی ژماونەتەوە و خەباتیشتان بۆ کردو و قوربانیشتان بۆ داوە. ئەین چەند جارێک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵ سەردانی شاری کەرکووشی کرد لەگەڵ زوربەی ینی پێکاتەکان و لەگەڵ زۆرێک لە خەڵکی کەرکووک و چین و توێژە جیاوازەکان کۆبووە. تاوان ئامانجی سەردانەکانی سەرۆک باڤڵ درێژکراوەی سەردانە یەک لە دوایەکەکانی ئەو سای ینی سەرۆک مام جەلال بوو بۆ کەرکووک. ئەم سەردانانە پێتان وایە تا چەندە گرنگە بۆ کەرکووک و ئەو ڕێچکەی کە سەرۆک باڤڵی ژەسە لە کەرکووک گرتوێتێ بەر ینی بە یەک ئاراستە و بە یەک چاو لەگەڵ هەموو لایەنە سیاسی کوردستانەکان اینجا لەگەڵ پێکاتە جیاوازەکان مامەڵاکات. تاوان پێتان وایە ئەمە چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال لە کێسە هەم دیسان جارێک کە جێبەجێ بێتەوە لەوێ؟ خۆی بابەتی زۆر ئاڵۆز و ناخۆش لە کەرکووک ڕوویدا. ئەگەر ئێوە بەبیرتان بێ ئێمە زۆر هاوارمان کرد ڕیفراندۆم لە کەرکووک نەکرێ، ئێمە ئەو کاتە زۆر هەوڵماندا ئەو کێشەیە بۆ کەرکووک دروست نەکرێ. ئێمە بە قۆناغی زۆر سەخت و ناخۆشا تێپەڕین، یعنی قۆناغەکان ئەوەندە سەخت بوو هەر لەبەر خاتر میلەتەکەمان و لەبەر خاتر خاکەکەمان نەمانتوانی ئەم خاکە بەجێ بێڵین. قوتابخانەکەی مام جەلال فێری مقاومەتی کردبووین. بۆیە لە ئێستاە کاک بافڵ کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کورسانە قوتابی هەمان قوتابخانەیە، بۆیە ئەبینیت لە هەموو ئەو کاتانەی کە پێویست بێ سەرڕای سەرقاڵیشی بە ئیش و کارەکانەوە سواری سیارەکەی بێ و دێت لە کەرکووک لەگەڵ چین و توێژەکان کۆ ئەبێتەوە و کۆبوونەوە ئەکا و ئەچێتە ناو جەماوەری خەڵکی کەرکووک و ئەیان بینیە لە نیزگەوە لەگەڵیانە ئەبێت و پاشان ئەگەڕێتەوە بۆ کار و کردارەکانی خۆی و هەمیشە لینچێکی لە کەرکووکە و هەمیشەش بە هەمومانی وتووە ئەبێ کەرکووک بە جوانی بپارێزن و ئەبێ ئاگاتان لە کەرکووک بێ و ئەبێ ئاگاتان لە هەموو نەتەوەکانی کەرکووک بێ و زۆر جار بە خۆشمی وتووە و توێتی ئەبێ هەموو خطابەکانتان خطابێک بێ بۆ هەموو نەتەوەکان بێ و پارێزگاری لە هەموو نەتەوەکان بکەن چکە ئەوە چەترەکەی مام جەلالە کە پارێزگاری لە هەموویەکان. کاک ڕەوەند وەکو یەکێتی لە کەرکووک ئێستا ڕاستەوە بۆ نمونە زۆرێک لە جومگە باڵاکانی حکومڕانیتان لەوێ بەدەستەوەیە تاوان بە هاوبەشی لەگەڵ ینی پێکاتێ عەرەب و بەشیشی تورکمان. پەیوەندیتان لەگەڵ لایەنە سیاسی عەرەبیەکان بە شیعە و بە سوننەوە چۆنە لە کەرکووکدا بە دیاریکراوی؟ خۆی ئەگەر ئەم بابەتەی کە بەڕێزت قسەی لێکەی ئەبێت تەحلیلی سیاسی بۆ بکەیت چونکە عەرەب بوونەتە دوو بەشەوە، تورکمان دوو بەشە، کلد و ئاشووریەکان تا حەدێک یەکن، ئەوەی کە هەیە کوردیش ئێمە دوو بەشین باوەکو خۆی بڵین، بەشێکمان ئێستا لە حکومین، بەشێک لە عەرەبەکان لە حکومان، بەشێک لە تورکمانەکانیش لە حکومان، بەشێکیش مەعارەزەیە لە دەرەوەی، بەشێک لە کوردەکانیان لەگەڵایە. بەڵام جوودی جدی هەیە و نیەتی باشیش هەیە بۆ کارکردن. ئێمە هەموو ئەو جومگانەی کە بەدەستمانەوەیە بە جدی کاری تیاکەین و بیرمان لەوە نەکردوێتەوە هیچ نەتەوەی گۆلاوە بنین و لەسەر دەستی ئێمەش کەنسڵی هیچ کەسێک نەکراوە، خەتی ڕاست و چەپمان لەسەر کەس لێ نەداوە. بۆیە بینین ئیدارەکە ئیدارەیەکی باشە، خزمەتگوزاری لە شاری کەرکووک زۆر بە باشی دەستی پێ کردووە. دوێنێ پێرێک کەسێک بە شارەکەی ئێمەیە تێپەڕی بوو وتی بۆ یەکەم جارە ببینم لە شارەکانی عێراق جادە بشۆن. بۆیە شارەکەمان بەرەو ئاوەدانی و بەرەو گەشەکردن ئەڕوا و من بە ئومێدم ئەم ئیدارەی کە ئێستا هەیە ئیدارەیەکی خۆجێیی کەرکووکە، ئیدارەیەکی سەپێنراو نییە و ئیدارەیەک نییە لە دەرەوەی ئیرادەی خەڵکی شاری کەرکووکا بێ، ئیدارەیەکە
خەڵکی شاری کەرکووک خۆی دەنجی پێداوە و هەڵی بژاردووە بۆیە چاوەڕوانی هیمەتی زیاتری لێکەین و چەندین مەشروعی استراتیجی گرنگی شێ بۆ شاری کەرکووک بە ئومێدەم ئەمانە سەبر هەمووی جێبەجێ بێتەوە بێتە مای خۆشگوزەرانی بۆ خەڵکی شارەکەمان. تا چەندە ینی پێشکەشکردنی پشگیری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ پارێزگای کەرکووک و بۆ ئیداری کەرکووک و بۆ خودی ینی پارێزگاری کەرکووک گرنگە لە ئێستادا بۆ ئەوی کاری هیچ نەبێت ڕاستە بەغا تۆ سەر بە بەغدانێەوە لە ڕۆی ئیدارێکەوە و بەغدا تەمویلی ئیداری کەرکووکەکە بەڵام لە ڕۆ سیاسی و لە ڕووە نەتەوەیەکە و لە ڕووی خاکەوە سەر بە خاچی هەرێمی کوردستانن پشگیریکردنی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە گرنگە بۆ کەرکووک؟ وڵامێن لێرە باشکراڵن لەسەر ئاستی شخصی لە حکوومەتی هەرێمە پشتیوانی و دەعم بۆ شاری کەرکووک هەیە. ئێمە لە شاری کەرکووک زۆر پێداویستیمان بە حکوومەتی هەرێمەیە بە تایبەت ئێستا لە پەروەردا لە ئاوادانکردنەوە لە شەهیدان لە کۆمەڵێ سێکتەرە پێویست بەوە بوو کە هیمەتی زۆر جددی لەسەر شاری کەرکووک بکرێت ئەوەی تا ئێستا کە هاتووە چۆتە پارێزگار یاخود چۆتە لای جەنابی پارێزگار و خۆی پشتیوانی بۆ خۆی دەربڕیوە چەند وەزیرێک بنە وەزیرەکانیش دیاریکراون دیارن وەکو حکومت شاندێکی حکومت بە گەورەی ناتوە بڵێ ئێمە ئەم شاندەی حکومەتی هەرێم هاتوین بۆ پشتیوانی ئەم حکومەتەی کەرکووک بەڕێزکا قوبات هاتووە چەند وەزیرێک هاتوونە دەستیان خۆش بێ سوپاسیانەکەین بەڵام پێویست بەواکە ئەم حکومەتی هەرێمەی کە خۆشمان هەمانە پێ ئەچوونەوەیەک بەخۆیان بکە و هەوڵ بدرێت حکومەتێکی یەکگرتووی بەهێز دروست بکرێ و لە داهاتووە و حکومەتە یەک بە یەکسانی بتوانێت خەڵکی کوردستان خزمەت بکە فەرق لە بینی شارەکانانەکە ئەو کاتا پشتی ئاوەدانی بەرشاری کەرکووکیژەکەوێ بەڵام لە ئێستای ڕنگ بێ کۆمەڵی کێشەشە بێ لە بینی حکومەتی هەرێم و بەغدا و ئەبینین دەیان وەفد دێ و ئەچێ هێشتان وەفدەکان ڕنگ بێ نەیان توانی بێ هەموو پێداویستیەکان جێبەجێ بکەن بەڵام لە هەمان کاتیشایمە بێ هەر دڵی خەڵکەکەی خۆمان خۆشکەین ئێمە کۆمەڵێ وەزیرمان هەیە لە بەغدا بەڕاستی لەسەر کەرکووک زۆر بە جددی کاری جوانەکەن کاری جددی ئەەکەن و بەڕاستی خەڵکی شێ ئێستاش لە بەغاوە کێشە بۆ شاری کەرکووک دروستەکە بەڵام هێشتان لێرە بە قووەتین ئیدارەیەکی بە قووەتمان هەیە توانراوە بە جۆرەی پێویست ئەوەی کە پێویست بێ خزمەتگوزاری بۆ شاری کەرکووک بێنین ڕنگ بێ لە هەندێک سێکتەرە نوقسانیمان هەبێت سێکتەرەکان ڕنگ بێ لە حکوومەتی هەرێمی ژوابێ مثلەن تەعینات زۆر تەخیر بووە خەڵک پێویستی بە تەعیناتە مثلەن مەسلەی تەقاعودی خەڵک ئێستا بابەتێکی گرنگە و هەروەها بێتەوە بابەتی خزمەتگوزاری زەوی دابشکردن بەسەر خەڵکە پێداویستیەکانی خەڵک چونکە ینی لێتان ناشارمەوە لە حکومڕانی خۆسەپێنی پێش پارێزگاری کەرکووک کە ئێستاکە زۆر کاری ناڕەوە و نابەجێ کراوە بۆیە ئەبێ سەبر هەوڵ بدرێ ئەو برینانەش ساڕێژ بکرێ و یەکسانی بگەڕێتەوە بۆ هەموو گەڕک و شار و شارۆچکەکانی شاری کەرکووک و بتوانین بە هەموو لایەکمان خزمەتێک بکەین کە لە داهاتووە چاومان لە ڕاست میلەتەکەمان لە ڕاست خەڵکی کەرکووک گەشت بێت و بتوانین لە مەیدانی انتخاباتی داهاتووشە پێیان بڵین ئەوە ئیدارەکەمانە کە توانیوێتی ئەم خزمەت گوزاریانە پێشکەش بکات. وڵی هەر بۆ ینی پاڵپشتیکردنی بابەتی ئەوەی کە وەزیرە کوردەکان بە تایبەتی لە پشکی یەکێتی کە کەرکووشین و بە تایبەتی بۆ نوێسە یەکی شەکو کە خالی شوانی و هەروە ئەندامەکانی ئەنجومەنی نوێنەران لە کەرکووشیەکان بەڕاستی ینی ئەمانە هەوڵەکانیان دیار بوو لە ماوەکانی ڕابردووی مامان بینی کە سوپای عێراق لە ناوچەکانی سەرگەڕان و لە ناوچەکانی کە ینی کێشەی زەوی وزار هەبوو چیان بە جوتیارانی کوردە کرد بەڵام بە حەقەت ئەمان لەو کاتانەیە هەم بۆ کەرکووک ینی توانیان دەنگیان بگەێنە بەغدا هەم لە ڕێی خالی شوانی و هەم لە ڕێگەی بەڕێز ینی ڕێبوارتەها و ئێوە جەماعەتی ینی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان و ئەندامانی مەکتەبی سیاسی کەرکووشیەکان لەوێ توانیتان بە حەقەت ئەم بابەتانە زۆر بە حەشیمانە چارەسەر بکەن بابەتی کێشەی زەوی وزار ماوە کاگڕەوەند لەوێ جوتیاران ئێستا ئارامن بە ئارامیە چەند سەر زەوی وزارەکانیان من پێم وایە کێشەی زەوی وزاریش ئەگەر بە واقع سەیری بکەین کێشەی زەوی وزار هەر ئەمینێت بای خۆی بەڵام ئەوەی کە جێبەجێ بوو لە کەرکووک زۆر شتی گرنگ جێبەجێ بوو کە هی ئەوەیە وەکو مێژوو شانازی پێ بکەین جارێ پێش هەموو شتێک ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە چەندین شکاتیان لە دادگای باڵای عێراق لەسەری تەسجیل کرد و هەموو سکاڵاکان فەشەلی هێنا و لە هەمان کاتە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە کە چەندین ساڵە ئێوەزان لە
ئەتوانم بڵێم لە 2006ەوە ئەم بەرنامەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکێتی لە بەغدا لەسەر دەستی هەواڵەکانمان وەزیرەکانمان لە بەغا و لەسەر دەستی پەرلەمانتارەکانمان لە بەغا و توانرا ئەوە تێپەڕێنرێکە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەی جددی بوو بۆ شاری کەرکووک بۆ هەموو گوندەکانی شاری کەرکووک بۆیە لە ئێستاە ئەم کێشانە سەبر بەرەو کۆتایی ئەچێت و ئەم کێشانە نامینێت بەڵام کێشەی زەوی لە سەرتاسەری عێراقا کێشەیەکە هەر بای خۆی ئەمینێ بەڵام ئەتواندرێ بڵێ زۆر کەمەوە بووە و ئەو خەڵکانەی کە کێشەشیان بۆ کوردەکانی کەرکووک دروستە کرد کێشیان بۆ جوتیارەکان دروستە کرد هەمومان ئەزانین لە چۆژێن و ئەرزانین لە چۆ دێن بۆیە لە ئێستاە ئەم بابەتانە بابەتێکە ئەگەر خەڵک زۆرتر زەقی نەکاتەوە بابەتێکە بەرەو چارەسەرەچێت و کوردەکانیش جوان مقاومەیان کرد پیاوانە مقاومەیان کرد لەسەر زەوی زارەکانی خۆیان نەڕۆیشتن خاون ماف بۆ خاون ماف بەشێکی گەڕاوەتەوە بەشەکەی دیکەش ئەگەڕێتەوە ئینشاءالله. باش پرسیاری ئەوم لێ کردی کاگڕۆند کە حکوومەت هێرێمی کوردستان پاڵپشتانە بۆ ئەندێ هەنگاو بەڵام جەنابەت ینی گلێ دەبوو تا ڕادێک ئاواتت خواست کە بە یەکگرتووی خۆزگە بهاتنایەتەوە و پاڵپشتی ئەم ئیدارەی کەرکووشیان کردایە بەغدا بۆ ئەم لایەنە چۆن هەماهەنگە بەغدا وەکو ینی یەکێک لە پارێزگاکانی عێراق هەر چۆن مامەڵاکە لەگەڵ بەسڕە ئاواژ لەگەڵ کەرکووشیەکە ئەی فەرق و جیاوازی ناکە بەوەی کە پارێزگارەکەی کووردە یاخود شێوازە لە شێوازەکان مامەڵەیشی ناتەندروست بکات؟ لە ڕاستیە حکوومەتی ئێستای بەغاش حکوومەتێکە بیر لەوە ئەکاتەوە لە داهاتووە ئینتیخاباتە ئەوانیش بیر لەوە ئەکەنەوە چۆن بتوانن زۆرترین خەڵک بەلای خۆیانە ڕابکێشن ئەمە واقعی ئێستای عێراق و حکومڕانی عێراقە حکومڕانی ئێستای عێراق بڵێم لەگەڵ پارێزگای کەرکووکە خراپە ناوانیە باشە بەڵام هێشتان لە ئاستی تۆمحی ئێمەیانە پارێزگاکانی عێراق هەرێکە بە جۆرەی خۆی خەدەمات و خۆشگوزەرانی ئەوانەیە چۆ بەڵام ئەوەی کە لە کەرکووک ڕوویداوە بابەتێکە ینی چەند ساڵێک پێش ئەوەی کە جەنابی کاگڕێبوار دەست بەکار بێ حکومڕانیشی زۆر خراپ بەڕێکراوە ئەم حکومڕانیە هێشتان تەسیراتی لەسەر جونگەکانی دەسەڵات لە شاری کەرکووک ماوە بۆیە ئێمە ئەبێ تااقەتمان هەبێ و ئەبێ هەوڵ بدەین بۆ ئەوەی بتوانین ئەمانە جێبەجێ بکەین و لە بەغاشەوە ئێستا ئەو دژایەتی کە جاران ئەکرات ژایەتێکە سووک بووە کەم بۆتەوە ڕنگ بێ لە هەندێک سێکتەرە لە هەندێک شوێنە هەندێک بابەت بیانێ بورژێنرێ بەڵام لەبەر ئەوەی یاسا هەیە لەبەر ئەوەی یاساکە ئەتوانین ئێمە بیکەین بە چەکوشی دەستمان بۆیە ناتوانندرێ زۆر کێشەمان بۆ دروست بکرێ بەڵامی تر ئەمە کەرکووکی ئێستا پارێزگارێکە لە پارێزگاکانی عێراق و ئەو بڕیارانەی کە لە عێراقەوە دەرەچێت لەسەر شاری کەرکووکیش جێبەجێ ئەبێ و ئێمەش ئیدارەکەمان هاو ئاهەنگن لەگەڵ عێراقا ئەوەی کە هەیە تا ئێستا باشە و ڕنگ بێ لە زۆربەی شارەکانی عێراقیش خزمەت گوزاری باش بچێتە پێشەوە لایەنی ئەمنی باش بێت و تا ئێستا نەهێڵدراوە هیچ بابەتێکی نەخوازرا و لە کەرکووکە ڕووبدا. هەل لەسەر وڵایی بابەتی خزمەت گوزارەکان کە جەنابی شدامەشت پێدایانی کە لە سەردەمی یاسای ئیداری نوێی کەرکووک و پارێزگار کاگڕێبوارتەها ینی کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگی استراتیژی لە شارەکە جێبەجێکرێ ئەمانە ئەزامیانی جەنابەت وەکو بەرپرسێکی سیاسی من ئەم پرسیارەت لیەکەم لەوە چێ زۆر ئاگاداری وردەکاری ئیداری و دارایەکان نەبی بە حەقەت بەڵام کەم تا زۆر وەکو لایەنی بەرپرس وەکو یەکێتی کە لە کەرکووکن ئەزان ینی پرۆژەکان چۆن جێبەجێکرێت لەسەر بودجەی پترۆ دۆلارن ئەوانە یاخود بەغدا نەخێر هەر بودجەیشی تایبەتی هەیە بۆ کەرکووکیش کاک ڕەوەند تا ئێستا ئەوانەی کە کراوە ئەکسەرێتی لەسەر پترۆ دۆلارە و پترۆ دۆلارەکە لەلایەن عێراقەوە ئەمان پرۆژەکە ئەبن لەوێ هەوڵەدەن بۆ جێبەجێکردنی لەسەر پترۆ دۆلار جێبەجێ بێ تاوان چاوەڕوانین بودجێ عێراقیش تەرخان بکرێت بۆ شاری کەرکووک ئەو کاتە خزمەت گوزاریەکان تاوان زۆر زیاترە بێ و من دەستخۆشی لە ئیدارەی تازەی شاری کەرکووشەکەم بڕاستی ئەو پرۆژانەی کە هاوردویانە بڕاستی پرۆژەی استراتیژی زۆر گرنگن و ڕنگ بێ لە 5-6 مانگی داهاتووە باشتر بۆ خەڵک و دانیشتوانی شاری کەرکووک دەرکەوێ کە چەند پرۆژەی گرنگن و چەند پرۆژێکن ئەتوانن شار جوان بکەن وەکو پێشتر بۆم جێڕاتەوە جاران شاری کەرکووک زبڵ خواردووی بەڵام ئێستا بینی شارێکە ینی خزمەت گوزاریەکان سەبر زۆر باشە ڕواتە پێرەوە کارەبا زۆر باشتر بووە ئاو زۆر باشتر بووە پرۆژەی ئاوی تازە هەیە ینی ئەمانە خۆی لە خۆیان کۆمەڵێ
بابەتی دڵخۆشکردن من بە ئومێدەم بەردەوام بێت. وڵای هەر خۆی دڵخۆشیەکەیشی زیاتر لەوە یعنی کەم پرۆژانە وەکو جەناب داماژەی پێدەی بۆ هەموو ناوچەکانی کەرکووکە بەبێ جیاوازی نەتەوە و ینی ئینتیما بەڕاستی چکە لە ڕابردوو ناوچە کوردیەکان بەڕاستی فەرامۆش کرا بوو وەکو جەناب دەڵێ هەر زەبڵ خواردەبوو یار ناهاتن بەلای خۆی مەیشیشی دیکەیە لە هەوڵە گرنگەکانی پارێزگار بە حەقەت دەڵام بەبێ جیاوازی بۆ هەموو ناوچەکان. من حەزەکەم دواپامی کاگڕەوەند ببیسین لەمبارەوە هیچ پرسیارێکی نەماوە کە نەم کردبێ ئەگەر شتێکێ جەناب بتوانین لە کۆتایی ئاماژەی پێبی کاگڕەوەنجە. من سوپاسی کورساتەکەم پێم خۆشە هەمیشە ئەو دەنگە زوڵاڵە لە شاری کەرکووک بێ و دەستخۆشیشتان لێکم بۆ هەموو ئەم بەرنامانە و لێرەشەوە من بە هەموو دانیشتوانی شاری کەرکووک گەڵێم دڵنیا بن کەرکووکی هەمووانە دڵنیا بن لەگەڵتانین ئەو عدوانی کە پێتانماندا جێبەجێیەکەین و بەشێکی زۆریشمان جێبەجێ کردووە بەسەری بەرزەوە ئینشاءڵڵا لە داهاتووشە میلەتەکەمان سەرەخەین و هەوڵە دەین تەبایی نێوان ریزەکانی میلەتەکەشمان بپارێزین هاو ئاهەنگ بین لەگەڵ هەموو نەتەوەکانی دیکەیە ئێوە شەر سەربەرز بن. زۆر زۆر سپاس کاگڕەوەنجان ئێمە وەکو کورسات وەکو دەستگای میدیای کورسات هەمیشە لە خزمەت کەرکووک و دۆزی ڕەوای میلەت و نەتەوەکەمانین لە کەرکووک و ناوچە کوردستانەکان. بەڕێز ڕەوەند مەلا مەحموود ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان زۆر زۆر سپاس دەکەم کاگڕەوەنجان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.